کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە پێدەنێتە حوتەم ساڵی کار و خزمەتیەوە بەو بۆنەیەوە ڕۆژ یەکشەممە لە کۆمەڵگەکە سەردانی پزیشک بێبەرامبەر بوو. داشکاندنی تایبەتیش لە بەشێک لە بەشە پزیشکیەکان کرا. بەڕێوەبەری کۆمەڵگەکەش مژدەی فراوانبوونی کۆمەڵگەکە بە وڵاتیانی پارێزگای هەڵەبجە دەدات و دەڵێ نەخۆشخانە دەکەینەوە. لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا ئێمە توانی بێتمان خزمەتێکی بچووکمان بە خەڵکی خۆشمان کردوێت و هەر لێرەشەوە مژدەی ئەویان ڕاگەێنین کە ئێمە بەردەوامەمی لەسەر ئەم پرۆژانەمان ئیشەڵا شتی باشتر و گەورەتریشی بەدواوێت و بەردەوامی لە فراوانکردنی ئێرەش و پشت بەخوای گەورە بە هاوکاری هەموو لایەک بەرنامەیەکردنەوەی نەخۆشخانەیەکمان هەیە بۆیە بتوانین ئەو خزمەتانی کە تا ئێستا لە پارێزگای هەڵەبجەنەوە بتوانین جێبەجێیان بکەین. بەپێی ئامارەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین تەنیا لە ساڵی 2023دا زیاتر لە 207,000 نەخۆش و چارەسەرخواست سەردانی کۆمەڵگەکەیان کردووە و چارەسەری پێویستیان پێشکەش کراوە. چین و توێژەکانی هەڵەبجەش شایدی بۆ ئەوە دەدەن کە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی جێدەستی دیارە. الحەمدوللا ئەم کۆمەڵگانە توانیویانە خزمەتێکی باش بە خەڵکی ئەم وڵاتە بکەن بە تایبەتی ئەم دەڤەری هەڵەبجە هەورامان و شارە زورە. وەرەقەی عیادەی دکتۆر هەرزانترە لە شوێنەکانی تر و شتەکانی تریش تا ئەندازەیەک فەرقی هەیە لەگەڵ شوێنەکانی ترە و من قەنەعەتم وایە هەر نەخۆشی ئێمە لەبەرەوەی خەڵکی ئێمە بفیترەت موسڵمانە ئەهلی دین و ئیمانە هەرکەیەتە ئێرە خەڵکێکە بینێ یعنی بیسمیلایی ئەکا و دەست بە دەست نوێژە ئەوانە هەر لە ڕێوە باریشانی سووکە بێ لەبەرەوە ئەم دەستگایە خزمەتی کردووە. دوعای موفقی ئەەکەم بۆیان دوعاکەم خوای گەورە بەرەکەت خاتە عمر و کاریان و داوا ئەەکەم ئینشاڵڵا جوهد و جیهادیان خەستر و سرتر بکەنەوە. وەکو کاریگەری وەکو جێگەدەستی بەخشین کە دیار بێ لە ناو پارێزگاکەیە بەشایەتی خەڵکی دیارە کە کاریگەریەکێ بۆ لە کاتێکە بەخشین کرایەوە کە هیچ کۆمەڵگەیەکی پزیشکی لە سنوورەکەیان نەبوو و پاڵبشتێکی باشی کەرتی حکومی بوو. ینی ئەو شتێکە لە کەرتی حکومیانەکرا لە کەرتی تایبەتە لە بەخشینە ئەنجامە درا و فەراغێکی گەورەی پڕکردەوە بە ئێسەیشەوە فەراغێکی باش پڕگاتەوە لە کاتی تەندروستیە لە ڕووی خزمەتکردنەوە. کۆمەڵگەی بەخشین لە هەڵەبجە لە 13 بەش و بواری تەندروستی پێک دێت. کۆمەڵگەیەکی قازانجنەویستە و بێ جیاوازی خزمەت دەکات. لە ژینگەیەکدا کە زیاتر چاوەکان لەسەر مادە و بەرێنانن لە بواری تەندروستیدا ئەوەی بەخشین دەیکات تەواو جیاوازە و بێ پێشینەیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.